بەڵێ ساڵح وەک هەمیشە لە کۆتایی بەرنمەکە دوور دەکەوینەوە لە هەواڵە سیاسیەکان و دەڕۆینە لای جیهانی تۆپی پێ. بەێ هەفکاری مە سیروانتم مژارێ ئەو دکێ سیروان لەوێ دەرێ بمەڕەیە دەم باش سیروان ینی بەریان بەرنامەی دەست پێ بکەن بڕاستی تشتێکی وها هەماوەی سیر ڕوو بدا لە دیساژی ڕوو نەدا ئەو بوو هەمانێزیک بوو کۆمەسەر لە بەرامبەر ئەرجنتینێ بسەرکەوێ لێ دیسا ئەرجنتینێ بەگەڕاند ڕاستە ینی یەک ji خۆشترین مەبهاورە بەری ئەم وەرن ستودیۆ مەبهاورە لە ئۆفیسێ تەماشە دەکرد ینی یەک خۆشترین بڕاستی یاریەن جاما جیهانی بوو ئیساڵ دوو بەرامبەر بسێ مصر حتا کلیکە حشتێ و سیاژی بسەرکەتە بوو ساڵح مسی و هەواڵێن خۆکاری بوون ئەزمونە ئەرژەنتینێ بکار بینن و ناو هەفت بۆ 10 دقان تەف دەما زێدەکری کاری بوون وێ ئەنجامێ بگوهڕن و سەرکەفتنێ یان بنکەتنێ بکن سەرکەفتنەکە بەرچاو و بۆ یەکێژی مصر چوو قۆناغا یان مصر دەرکەت و ئەرجنتین چوو قۆناغا حەشتیان گەلی بینەران ژبلی وێژی دۆ یاریە ئەمریکا و بەلجیکایێ لەڤر لە هەلبەت لە سیاتل لە باژارێ سیاتل پێکات و ئەو ژی بە ئەنجامەکە نەل گۆردەلێ من و ئالیگرێندن یەن تیمە ئەمریکای بوو 4-1 بۆ بەلجیکای بداوی بوو وەکی دن گەلی بینەران ئیرۆ پشتی چەند خولەکان گێمەکە دن دناوبەرە ئەمبێژن کۆلۆمبیا و سوئیسرا یا هەری داویە ئەبێژن لیستەکە هەری داویە قۆناغا شازدانە کۆ بۆ یەکێ ناوێن هەموو تاخمێن فوتبۆلێ یەن نیشتیمانی بەردەوام دەکەن ئەگۆم بێتر بەحساڤەیەکێ بکن نوها ji Belcîkayê navbijêwanê futbolê navneteweyî kake dana Hemekeriîm bi merayekek dana tu bi xêr hatî berî her tiştî ez bi dilekî xemgîn pîrozbahiyê li te dikim ji ber got tîma welatê te zora tîma welatê me bir kek dana bigiştî te çawa ew gêm dît بەڵێ سلااو کاک سیروان بەڕێز ڕێز و خۆشەویستی بۆ بەڕێز و بینەرە خۆشەویستەکان لە ڕاستیار چەنە یاریەکە لە کاژمێر دوی بەرەبەیان بە کاتی بەلجیکا بەڕێوە چوو بەڵام هاندەران و ئەوانەی کە خۆشەویستانی فوتبۆل هەموو بە دیار یاریەکەەوە دانیشتون کە تا نزیکەی چواری بەیانی درێژەی کێشە هەروە کۆزانی کاک سیروان ئەم یاریە مشتومڕێکی زۆری دروست کرد پێش دەستپێکردنی یاریەکەویش بە لابرنی کارتە سوورەکەی یاریزانی ئەمریکی کە ئەمە مشتومڕێکی زۆری هێنا لەگەڵ خۆیان و هەروە پێشێتی تۆپی پێی بەلجیکا داوای ئەوەی کرد کە ئەوە قبول نەکرێت تا یەکێتی تۆپی پێی ئەوروپاش بەیانامەی لەسەرەوە دەرکرد بەڵام فیفا بە پێی یەکێک لە بڕگەکان وتی ئەمە سزاکە ماوە بەس ئەتوانین دوای بخێن بۆ ساڵی بەڵێ بۆ گەڕانەوە بۆ یاریەکەی دوێنێشە و ئەرۆک و بینیمان پێش چەند مانگێک لەمەوە پێش بەلجیکا و ئەمریکا یاریەکی دۆستانەیان کرد لە یاریێشە بەلجیکا توانی 2 گۆڵ بەرامبەر 5 گۆڵ یاریەکە بێتەوە دوێنێش مدەڕیبی بەلجیکا ڕاستیەکەی بە تشکیلەیەک یاری کرد حتا بۆ پیشەگەرانی بەلجیکاش سیر بوو بەلایەنەوە کاتێک کە با بڵێن گۆڕانکارێکی زۆر گەورەی کرده بوو ئەمە جێگای سەرسوورمان بوو بەڵام ئەوەیە زیرەکی ئەو فێرکەری بەلجیکا لەوەیە زۆر باڵادەستی بەدەزێنا هەرچەندە من بەڕاستی بێڵم ڕاستە تۆپی پێ بەشێ هەڵەکردن لە تۆپی پێیا بەشێکە لە یاری ئەو هەڵەی کوشندەی گۆڵچەکەی ئەمریکا کردی بۆ بەدەزێنانی گۆڵی سێم زیاتر یاریزانانی ئەمریکای سات کردەوە و گۆڵی چوارەمیش لە دەقەکانی ئەخیرا دیسان بە هەڵەیەکی بەرگریکارەکەی ئەمریکا بوو ینی ئەتوانم بڵێم یاریەکە بە شێوەیەکی گشتی ئاستی بەرز بوو بەڵام ئاستی بەرزیکە بەلجیکا زیاتر بەرزتر بوو لە ئەمریکا چونکە ئەمریکا لە ساڵانی باڵێن چەند ساڵێکی زۆر نییە کە بە تایبەتی ئەمان کە پێڵێن سۆکەر لای خۆتان زۆر تا سەژ ئەترافی پێ ناکەن ئیلا فوتبۆڵ ئەمریکەکەی خۆتان نەبێ بڵێن زیاتر بۆیە لەبەرەوە بەلجیکا تەوان لە ساڵانی ڕابردووە و زۆر خبرەی زیاترە بۆ بەشداربوون لە جامی جیانی بەس کاک داناتت بینە ینی دو 4 یاریەن پێشیدا ئەمریکا ئاستای بلند بوو ینی تەنێ دوێ یاریەدا ڤەگەریا ینی ئاستاوی گەلێکی داکەت بالکێش بوو و دوێ قۆناغێ دەبووی شکلی و بەلکیش بەرگ و گەلێک فشارژی لەسەر تیمە ئەمریکی هەبوو و
تایبەت پشتی مەسەلا پرزگرێکە کارتاسۆر و ئەو بریارە کۆ هاتە داینجالیە فیفا بە هەر حاڵ ینی مەسەلا تەکنیکی و مەسەلا ناوبژیوانیە تەڤلی هەڤ و بریارên وسا و هەلبەت سیاست کەت ناو سەرۆکی ئەمریکی دانالد ترامپ دۆ بەحساوەیەکێ کرد بە هەر حاڵ کاک دانا ئەستخوازم بەحسا ji ber got derfet nebû berî em werin stûdyo ya Misr û Argentina bi dawî bû lê helbet te temaşe kir. Tu çawa heger bi Kurtî tu behsa wêyekê bike Misr yanî heta deqiyên dawî jî yanî lîsteke gelkî mezin lîst. Çi bû heta ku Misr her tişt dest da û Arjentînê her tişt guhard? بەڵێ سێریکە کاک سیروان بەڕاستی بە ئێمە ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە من وەکو ناوژیوانێک ئەگەر لە ڕوانگەی ناوژیانێکەوە سێری بکەم گلەی گازاندە لەسەر چی هەیە هەمیشە بۆ وڵاتە بچکۆلەکان ئەو وڵاتانی مەسەلەن مەسەر پێش ئەوەی گۆڵێکی کرد پێش گۆڵی دووەم گۆڵێکی تریشی کرد وار گەڕایەوە بۆ فاوڵێک کە لەو سەری ئەو سەر بوو پێش تقریبا هەتا گۆڵەکە کرا زیاتر لە 10 چرکەی خایان گەڕانەوە بۆ حاڵەتە بەڵام ئەگەر بە هەمان شێوە بینەوە بۆ یاریەکەی فەڕەنسا و پاراگوای ئەو هەموو شتە ڕوویان بە هیچ شێک نەگەڕانەوە بۆ بار ئەمە تەواان گلەی و گازاندەیەکی زۆرەیە چونکە من لەگەڵ ئەویان بگەڕێیتەوە 100% ئەوە یاساییە گەڕانەوە بۆ پاولی یەکەم کە ڕوویە بەڵام خۆزگا هەموو یاریەکان بە یەک پێوەربەیە ئەوە جێگەی گلەیە کاک سیروان بەڕاستی ئێمە لەبەری کاتشمان نییە ئەتوانین وەکو باسمان کرد کاک سیروان پێشووتر ئێستا لە 100 دوو تیپی ئەوروپی ئەگەر فەڕەنساش لەگەڵ مەغریب یاریەکات دوو تیپی ئەوروپی ئەگاتە قۆناغی چواری زێڕین چکە یاریەکیان لە نێوان نەرویج و ئینگلترا یاریەکەی کە ئیسپانیا و بەلجیکا اینجا فەڕەنسا و مەغریب لەم بەریژ سوئیسرا ماوە لەگە کۆلۆمبیا ئەگەر دوو تیپەکەی ئەمریکای جنوبی ئەرجنتین و کۆلۆمبیا ئەگەر کۆلۆمبیا بیباتەوە یەکێک لەو تیپانەژ یعنی ئەو کاتە بزانین ئەگەر مەغریب بەرامبەر فەڕەنسا بزانین چیە کات ئەگەر مەغریب بیباتەوە و ئەرجنتین و کۆلۆمبیایەکی چەمبرۆنای یعنی ئەو کاتە دوو تیپی ئەوروپی بەرامبەر تیپێکی ئەفریقی و تیپێکی ئەمریکای باشوور ئەتوانن یاریانی نها بەحسا مەغرب تێکردن وەک یەک نەما ئێدی سوپرایزە نەما ئێدی تشتێکی وڵاتێکی بچووکە هەستێکی ڕەشە و دوێ قەرمانی دەیە ئەفجارە دووەمە ینی تژی ولۆ پێ هەست دەکە کۆنهای مەغرب ji وڵاتên mezin di فۆتبۆلê de tê dîtin. بەدڵنیاییەوە کاک سیروان لە بەرنامەکانی کەشە ئیشارەتمان پێکرد لە دوا پاڵەوانێتی 2022 مەغریب توانی ئاستێکی زۆر بەرزی پێشکەش کردووە پلەی چوارەمی لە سەر ئاستی جیهان بەدەستێنا کامەش پلەیەکی بەرزە بۆ جامی جیهانی و ئێستا ژیانی یاریەکەی لەگەڵ فەڕەنسا زۆر ئاسان نابێرۆکۆی ئەمڕۆژ وەکو بەڕێزی ئیشارەتی پێکرد مەسر بەرامبەر ئەرجنتین بەڵام بەدڵنیاییەوە ئەرجنتین بۆ هەموو خیبرە و یاریزانە باش و بەلیاقە زۆرەوە توانی ڕیمۆنتادایەک بکا بەسەر هەڵبژاردەی مەسر و خۆی بگەێنێتە قۆناغی داهاتوو بەڵێ بڕاستیژی یاریەک گەلێکی باڵکێش بوو کەک دانا ئیرۆ وەک من دەستپێکی دەژی گوت کۆلۆمبیا و سوێسرا دلیزن بۆ یەکێژی قۆناغا 16 بەداویت بە قۆناغا هەشتان ئەم بێژن پشتی دوو ڕۆژان دەست پێت کە سبەت یاری نینن کەکدانا ئەمێ بە بەردەوامی لەگەلتە و میێوانên me دنیە vê بەرنامەیە وان بژاران بەحس بکەین جارێک دن gelek سپاس بۆ بەشتریاتەکە دانا حەمەکەری ناوبژیوانێ ناودەوڵەتیە فوتبۆلی سپاس سەربژی سپاس بۆ ئێوەش سپاس بەلێ ساڵح و بەفرا و جارێک دن تێم جەموە سیروان پێم وابێ هەر جوانی یەکێک لە شتەکانی فوتباڵ ئەوەیە کە پێشبینی ناکرێوە یاریەکەی ئەمڕۆ کە تۆ دڵت خۆش بوو هەتا سەرەتایی دڵخۆش ڕاستی هەردووژی خۆش ینی بدلێ بوو و کیپ سەرکەتبا متخواست مصر بسەرکە بۆ وڵاتێک چوچک لێ وەکتە گوت وڵۆی بینەرانی عزیز گەیشتینە کۆتایی ئەم بەرنامەیەشمان و سپاس کە لەگەڵمان بوون و هیوادارم توانی بێتمان گرنگترین هەواڵ و بابەتەکانمان پێشکەش کردبێتن هەر شاد و بەختەوەر بوو.